بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. سورة النازعات. سورة النازعات وكو سورة النبأ مكية، 36 آية، ووكو سورة كان ديكي مكة بابتكاني بابتي عقيدين كسرتاي سورة النازعات بقومالك سوين دسبيدكا بقومالك ملائكة الفرشتا عشان خوای گەورە باسی هەڵوێستی بتپەرستەکان دەکات سەبارەت بە زیندووبوونەوە. دواتر هەر لە سوورەتەکەدا مەشهەدێک لە بەینی موسا و فرعەوندا باز دەکات. دواتر کۆمەڵێک بەڵگەی عەقڵی لەسەر دەسەڵاتی خوای گەورە لەسەر زیندووبوونەوە و لە کۆتاییشدا خوای گەورە سەرنجامی ئینسانەکان لە دوای زیندووبوونەوە و پاشان کاتی قیامەت و بۆ چۆنیەتی هاتنی قیامەت. سەرەتای سوورەتەکە تەڵان وشەی نازعات ها لەو کەلیمەی یەکەمەوە وەرگیراوە کەوە نازعاتە کە مەبەست لێی ئەو مەلائیکەتانن کە ڕوحی کافرەکان بە سەختی بە قورسی بە ناڕەحەتی لە ناو جەستەی بێباوەڕاندا ڕادەکێشن و ئەگەر کاتی مردنیان هات دەیبەنەوە لای خوای پەروەردیگار. جا دەفەرمێت والنازعات غەرقا، سوێند بەو فریشتانەی بەو مەلائیکەتانەی کە ڕادەکێشن ڕوحی ئینسانە بێباوەڕ و تاوانبار و خراپەکارەکان غەرقا، یعنی وەکو شێوە خنکان، یعنی بە ئەو پەڕی سەختی و قورسی کە یەک لە مردنە سەختەکان خنکانە. بۆیژا و کەسەی لە ئاودا دەخنکێت ئەگەر ئیماندار بێ بە شەهید حیساب دەکرێت لەبەرچی لەبەر سەختی ڕوح دەرچوونەکەی. جا ڕوحی ئینسانی کافر کە دەهێنرێتە دەرێ مەلائیکەتەکان کە خوای پەروەردیگار ناردوونی مەلائیکەتی توندن و مەلائیکەتی سزان خودی ڕوح کێشانەکەشیان بە قورسیە بە سەختیە لە هەموو ئەندامەکانی جەستەی ئینسانیدا ڕوح هەیە. ئەو مەلائیکەتانە بۆ ئەوان ڕوح دەبێتە شتێکی بەرجەستە ڕایدەکێشن زۆر بە سەختی زۆر بە قورسی زۆر بە ناڕەحەتی وەک ئەوەی کەسەکەی لە ئاودا بخنکێنن. جا دەفەرمێت والنازعات غەرقا، سوێند بەو فریشتانەی بەو مەلائیکەتانەی ڕوحی ئینسانی بێباوەڕ دەردێنن زۆر بە سەختی و بە قورسی وەکو شێوەی خنکان. ئەوە یەک. والناشطات نشطا، سوێند بەو مەلائیکەتانەی کە ڕوحی ئیمانداران دێنە دەرێ نەشتا بە ئەو پەڕی ئاسانی بە ئەو پەڕی نەرمی بە ئەو پەڕی لەسەر خۆی. جا زۆر جار خەڵک پرسیاری بۆ دروست دەبێ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە سەرمەرگدا ناڕەحەتی دیوە یان نەیدیوە؟ بینیویەتی و فەرمووشیەتی ئین للمەوت لەسەکەرات، مردن ناڕەحەتی هەیە و پێغەمبەر صلی الله علیه وسلم ئارەقە بە نێوچاوانی دەهاتوتە خوارێ ئەو کاتەی ڕوحی کێشراوە. لێرەش خوای گەورە دەفەرمێت ڕوحی ئیمانداران بە ئاسانی دەهێنرێتە دەرێ. طبعا ئەوە وەکو بەراورد، ئەگەر بەراورد کەین پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕوح کێشانی کافر و ئیمانداری هەردووشی لە یەک فەرموودەدا باز دەکات. ڕوح کێشانی ئینسانی کافری تەشبیه کردووە بە چی؟ بە مەڕێک کە خوری پێوەیە و تەڕ کراوە، ئەوجار شانەیەکی ئاسنینی دڕکاوی بێنە لە خوریەکەی گیری کەوت تەوان بە زیندوی پێستی لێدا بماڵە. ئەوە شێوەی ڕوحکێشانی ئینسانی کافرە لەگەڵ ئیماندارێک کە ڕوحکێشانی ئیمانداریش تەشبیه دەکا بۆی دۆلکەیەکی ئاو یەک کونی گچکەی تێکە. ئەوان کە کونێکی گچکەت تێکرد بە ئاسانی ئاوەکە نایەتە دەرێت و زەحمەتێکی دەوێت، بەڵام ئەگە بەراوردی کەی ئەوەی ئیماندارەکەی لە چاو کافرەکەی زۆر زۆر ئاسانە. بۆیە بە بەراورد ڕوحکێشانی ئیمانداری لەگەڵ کافری ئاسانە، دەنا ڕوحکێشان زەحمەتی و ناڕەحەتیەکی هەر تێدایە. بەڵام ئەگەر بەراوردی کەین بیهێنە پێش چاوی خۆت کەسێک بە زیندوی پێستی لێدا بماڵ درێت و کەسێکیش دۆلکەیەکیش ئاوە سەرەوە بنیکە و یەک تۆ زەختی لێکە و تۆپە ئاوێکی لێبێتە دەرێ. چەندەیان فەرقا ڕوحکێشانی ئینسانی ئیماندار لەگەڵ کافری هێندە جیاوازە. و هۆکارێکی دیکەش ئەوەی کە ئینسانی کافر هەست بە زەحمەتەکەی دەکا ئەوەیە کە لەگەڵ ڕوحکێشاندا شوێنی خۆی پیشان دەدرێت.
بۆیە بە خودی ڕوح دەرهێنانەکەی چەندە سەختە بۆش کە بەرەو شوێنێکی سەرنجامێکی سەخت دەچێ هەندەی دیکە لەسەری قورس و ناڕەحات دەبێ و ئینسانی ئیماندار چەندە لە زەحمەتیشدا بێ لەبەرەوەی شوێنی خۆی دەبینێ هەر بەلایەوە ئاسانە و زۆر تەرکیزی ناکەوێتە سەر ڕوح دەرهێنانەکەی دەنا ڕوح کێشان نەوعێک لە زەحمەت و ناڕەحاتی هەر تێدایە. والنازعات غەرقا سوێن بەو مەلائیکەتانەی ڕوحی کافران خراپەکاران دەردێن و ڕادەکێشن بە ئەو پەڕی سەختی و قورسی وەکو خنکاندن. والناشئەکەتیش بەردەوام دەجوم ئەمری خوای پەروەردیگار ئەو فەرمانەی کە خوا فەرمانی پێکردووە. والسابحاتی سەبحا سوێن بەو مەلائیکەتانەی کە بەردەوام هاتوچۆ دەکەن و پەلەیانە لە جێبەجێکردنی فەرمانەکانی پەروەردیگاریان سەبحە بە ئەو پەڕی هاتوچۆکردن و خێراییکردن. ئەوە سێ. سوێندێکی دیکە فەسابقاتی سەبقا سوێن بەو مەلائیکەتانەی کە هەندێک دەفەرمون پێش بڕچەیانە لە جێبەجێکردنی فەرمانەکانی خوا، هەندێکی دەفەرمون سوێن بەو مەلائیکەتانەی کە پەلەیانە لە بردنی ڕوحی ئینسانی ئیماندار بەرەو بەهەشت و ڕەزامەندی خوا. ڕوحی ئینسانی ئیماندار کە هەر دەرهێنرا پەلەیانە لەبەرەوەی کەسەکە کەسێکی خۆشەویستە مەحبوبە و خوای پەروەردیگار حەزی لە دیداریەتی و خۆشی دەوێت پەلە دەکەن لە بردنی ڕوحەکەی. بۆیە فەسابقاتی سەبقا سوێن سابقات یعنی ئەو کەسێک کە لە پێشبڕکێدا دەیباتەوە بە بردنەوەیەکی تەواو. بەڵام لێرە مەبەستی مەلایکەتن ئەو مەلایکەتانن کە لە ئیشەکانیاندا مسابقە دەکەن تاخوا کێ زووتر ئەمری خوای گەورە جێبەجێ دەکات. دەکرێت بڵێن سوێن بەو مەلایکەتانەی کە ئەویان زۆرتر مەشهوورترە، سوێن بەو مەلایکەتانەی کە پەلەیانە لە بردنی ڕوحی ئیمانداران بەرەو بەهەشت و ڕەزامەندی خوا سەبقە بە ئەو پەڕی تەمان پێشبڕکێ و پەلە کرد. سوێندی پێنجەم فەالمودەبیڕاتی ئەمڕا سوێن بەو مەلایکەتانەی کە ئیش و کارەکاری بوونەوەر بە ئەمری خوا بەڕێوە دەبن. خوای گەورە فەرمانەکانی خۆی سپاردوون بە مەلایکەتەکان، هەندێکیان بەرپرسی بان، هەندێکیان بەرپرسی بارانن، هەندێکیان بەرپرسی ڕوحکێشانن، ڕزقن، ڕوح بە بەرداکردنن، مراندنن، زیندووکردنەوەن، هەر یەکیان ئیشێکی پێسپێدراوە کە بەڵام بە ئەمری خوا. سوێن بەو مەلایکەتانەی کە ڕوحی کە بەڕێوە دەبن فەرمان و کارەکانی خوای پەروەردیگار. بۆچی سوێندی خواردووە خوا؟ طبعا جوابی سوێندەکەی مەحذوفە کە ئەوانەمان گوت دەبێت جوابەکەی بڵێن. سوێن بەو مەلایکەتانەی ڕوحی کافران بە سەختی دەکێشن، سوێن بەو مەلایکەتانەی ڕوحی ئیمانداران بە ئاسانی دێنە دەر، سوێن بەو مەلایکەتانەی کە پەلە دەکەن لە جێبەجێکردنی ئەمری خوا، سوێن بەو مەلایکەتانەی کە پەلەیانە بۆ بردنی ڕوحی ئیمانداران بەرەو بەهەشت، سوێن بەو مەلایکەتانەی کاروبارەکانی بوونەوەر بەڕێوە دەبن. ئێوە ئەی ئینسانەکان زیندوش دەکرێنەوە لێپرسینەوەشتان لەگەڵدا دەکرێت. ئەو جوابە مەحذوفە لە تەفسیرکردنەکەیدا دەبێت بڵێن دوای ئاەتی پێنجەم سوێندی پێنجەم دەبێت بڵێن سوێن بەو هەموو مەلایکەتانە ئێوە ئەی ئینسانەکان هەر هەمووتان زیندوش دەکرێنەوە لێپرسینەوەشتان لەگەڵدا دەکرێت. بەڵام کەی لێپرسینەوەیە؟ یەومە تەرجوف الراجفە، ئەو ڕۆژەی کە دەهێنرێتە لەرزین زەوی بە لەرزینێکی زۆر بەهێز. ئەو لەرزینە یەکەمە کە زەوی شەق دەکا، ئاسمان پارچە پارچە دەکا، شاخەکان دەڕوێنێت لە شوێنی خۆی، ئەستێرەکان دەکەوێنێتە خوارخۆر، مانگ دەپێچێتەوە، دواتریش ڕوحی ئەو کەسانە دەکێشێت کە لە ژیاندا ماون. یەومە تەرجوف، ئەو ڕۆژەی کە دەهێنرێتە لەرزە زەوی بە ئەڕاجیفە، بە لەرزینێکی زۆر بەهێز و زۆر پتە. ئەو جار تەتبەعوها بە دوای لەرزینی یەکەمدا دێ ئەڕادیفە، یعنی لەرزینێکی لەوەی یەکەم بەهێزتر، ئەوکەوە فووی دووەمە کە ئینسان زیندوو دەکاتەوە. فووی زیندووکردنەوە بەهێزترە لە فووی مراندن، چونکە مراندن وێرانکردن هەمیشە خەراکردن تەڵەن بۆ خوای گەورە ئاسانی و قورسی نییە، بەڵام ئەوە زیندویە دەیمرێنێ، بەڵام دەنگی دووەم بەهێزترە بۆی ئەوەی مردووشە جارێکی دیکە بەخەبەری بێنێتەوە. دەفەرمێت تەتبەعوها بە دوای لەرزەی یەکەمدا دێ ئەڕادیفە، لەرزینێکی بە قووەتر و بەهێزتر و تونتر. وازحە کە معلومە ئەوەی یەکەم ڕاجیفە لەرزەی یەکەمە، ڕادیفە لەرزەی دووهەمە، فووی دووهەمە کە بە سوڕدا دەکرێت.
جا دەفەرمێ قلوبون چەندان دڵ یەومەئیذین لەو ڕۆژەدا کە زیندووبوونەوە دروست دەبێت یا مردن دروست دەبێت واجفە یعنی دەترسن لەگەڵ ترسەکەش دەلەرزن یەومەئیذ قلوبون چەندان دڵ یەومەئیذین لەو ڕۆژەدا کە فووی یەکەم بە سووردا دەکرێت یا فووی دووهەم خەڵکەکە زیندوو دەبێتەوە واجفەن یعنی لەگەڵ ترسەکەیدا لەرزیان لێیە ترسەکەیان هێندە بە قووەتە دەترسن ئەوجار هەر ئەوە نا دڵیان دەترسێ ئەبصارها چاوەکانیشیان خاشعە شۆڕ و کزە ڕووی سەرهەڵێنانیانە لەبەرەوەی خەجاڵەتن لە بەرامبەر خوای پەروەردگار و دەزانن کردەوەکانیان کردەوەی چاگنین ئەبصارها چاوەکانیشیان خاشعە یعنی شۆڕ و کزە دەگوترێت سەری کزە سەری شۆڕە چونکە شتێکی کردووە ڕووی نییە لە بەرامبەر خوای پەروەردگاردا سەر هەڵبڕێ چێن ئەو کەسانە کە دڵیان دەترسێت و سەریان شۆڕە ئەوانن یەقولونە کە دەڵێن هەمیشە لە دنیادا دەڵێن بەگاڵتەوە ئەئینا لەمەردودونە ئایا ئێمە دەگەڕێندرێینەوە جارێکی دیکە فی الحافرە لەناو ئەو چاڵانە ئەئینا یەقولونە ئەوانن کە بەبەردەوامی دەڵێن ئەئینا ئایا ئێمە لەمەردودونە دەگەڕێندرێینەوە جارێکی دیکە فی الحافرە لەو چاڵانە لەو قەبرانە کە دەچوو لەسەر قەبرێکی کە مردووێکی کۆنیان دەبینی قەبرێکی کۆنیان چاو پێ دەکەوت دەیانگوت ئێوە پێتان وایە ئێمە لەو چاڵانە جارێکی دیکە ژیان دەست پێ دەکەینەوە ئەئینا لەمەردودونە ئایا ئێمە دەگەڕێندرێینەوە جارێکی دیکە فی الحافرە لەناو ئەو چاڵانە ئەوە یەک لە قسەکانیان قسەیەکی دیکەیان ئەوەی ئەئیذا کونا ئایا کاتێک ئێمە بووینە عیظام ئێسقانی نەخیرە ڕزی و جارێکی دیکە سەر لە نوێ خوا زیندومان دەکاتەوە یان مەحاڵ بوو چۆن دەکرێت ئینسان ببێتە ئێسقانێکی ڕزی و هیچی بەسەر هیچەوە نەما بێ ببێتەوە مرۆڤێکی زیندوی بەهێزی بەدەسەڵات ئەئیذا کونا ئایا کاتێک ئێمە عیظامەن بووینەوەتە ئێسقانێکی نەخیرە یعنی ڕزیوی بەهێزی لاواز وازحە ئەوجار قالوا هەر بۆ خۆیان دەڵێن گوتیان تیلکە ئەو زیندووبوونەوەیە ئیدەن ئەگەر ڕاست بێ نەیان دڵنیا نەبوون ئەگەر ڕاست بێ دەیانگوت کەڕەتون دووبارە زیندووبوونەوەیەکی خاسیرە زۆر زەرمەندانە دەبێت بۆ ئێمە کە دەیانزانێ هیچیان پێ نییە قالوا دەیانگوت تیلکە ئەو زیندووبوونەوەی کە موسڵمانەکان باسی دەکەن کە پێغەمبەر باسی دەکا ئیدەن ئەگەر ڕاست بێ کەڕەتون یعنی دووبارە زیندووبوونەوەیەکی خاسیرە بۆ ئێمە زۆر زەرمەندانە دەبێت وازحە خوای گەورەش وەڵامیان دەداتەوە دەفەرمێت فەئینەما هیە بێگومان ئەو زیندووبوونەوەیە کە ئەوان باوەڕیان پێ نییە و بە مەحاڵی دەزانن و پێیان وایە زۆر زەحمەتە زەجڕەتون واحیدە خوا دەفەرمێت تەنها یەک لەرزە و یەک هاوار و یەک دەنگە تەنها بێک دەنگ بێک هاوارێک کە ئیسرافیل فووی بە کەڕەنادا دەکات و بانگی ئەندامەکانی جەستەی ئینسانەکان دەکات دەڵێ ئەی ئێسقانە ڕزیوەکان ئەی مووەکان ئەی دەمارە پەرش و بڵاوەکان خوای گەورە فەرمانتان پێ دەکا لێ بێکەوە بنووسێنەوە و ببنەوە بە مرۆڤەکەی جاران و دواتریش فوو بە سوورەکەیدا دەکا هەر کەسەی لە جێی خۆی لەکوێ مردووە لە هەر ئەمان شوێن زیندوو دەبێتەوە زیندووبوونەوە بۆ خوای زیندووبوونەوەی هەرچی مەخلوقاتە تەنها یەک دەنگە یەک هاوارە ئەوە نییە کافرەکان بیریان لێ دەکردەوە دڵەکە بهێندرێت و بشێردرێتەوە و ئەوجار و یەک بێک هەرچی دەمارە و مویە و چی خوای گەورە درستی کاتەوە فەئینەما هیە بێگومان ئەو زیندووبوونەوەی کە ئەوان باوەڕیان پێی نییە سەجڕەتون یەک هاوار و دەنگێکە واحدە بەتەنها ئەوجا دەفەرمێت فەئیذا هوم ئەو کاتە ئەوان کە دەنگەکە هات ئەوان بالساهرە هەمویان لە دەشتێکی پان و بەرین و کەس بە کەسیدا خڕ دەکرێنەوە ساهرە دەشتێک کە بەرزایی و نزمایی تێدا نییە کە گەورەیە و جێگای هەرچی مەخلوقات و دروستکراوە تێدا دەبێتەوە فەئیذا هوم ئەو کاتە ئەوان بالساهرە هەمویان لە دەشتێکی تەخت و پاندا هیچ بەرزایی و نزماییەکی تێدا نییە کۆ دەکرێنەوە ئەوجار خوای گەورە باسی بەسەرهاتی موسا پێغەمبەر دەکات و بیر پێغەمبەری دێنێتەوە دەفەرمێت هەل ئەتاکە حەدیث موسا ئایا پێت گەیشتووە زانیوتە حەدیث بەسەرهات و ڕووداوی موسا هەل ئەتاکە ئایا پێت گەیشتووە زانیوتە حەدیث یعنی قسە بەسەرهات ڕووداوی موسا کام بەسەرهاتە موسا بەسەرهاتی زۆرە
إذ ناداه كاتك بانجي موسى كرت ربه پروردگاري موسى لشوي بانجي كرت بالوادي المقدس طوى لدولي بيروزي طوى وادي المقدس دولي بيروزي طوى كأو بني شاخي طوايا أو شوينيك خواهي قورتيدا موسى كردوا بپیغمبرو ولوي قسي لقل دا كردوا إذ ناداه ربه كاتك بانجي موسى كرت پروردگاري موسى لشوي بانجي كرت بالوادي المقدس طوى لدولي بيروزي طوادا كمبستي خواروي چێوی تووری سینایە کە پێشەوەی بگاتە سەر چێوەکەی هەر لە خواری چێوەکەی ڕا خوای گەورە لە دۆڵ و نزمایەکەی ڕا بانجی کردووە. بانکردنەکە تەبەن لێرە هەمووی تێدا نییە، یەکەم جار پێی دەڵێ ئەی موسا ئەوە چێ پێێتەوە ئەمن خوای تۆم، بەڵام لە نەتیجەدا لێرە تەنها کۆتاییەکەی ئاخیرەکەی پێی دەڵێ اذهب إلى فرعون، بڕۆ بۆ لای فرعون إنه طغى بكمان أو ياخبوها. واضحة؟ اذهب برو إلى فرعون بولاي فرعون إنه طغى بكمان فرعون لفرماني خوي ياخبوه لفرماني خوا درجو. واضحة؟ فقل هل لك بيبلي هل لك آدتويت إلى أن تزكى كأكد كمو خاونت كمو لقنا. فقل بيبلي هل لك عادة هوي إلى أن تزكى كباك كمو خاونت كمو للشرك لكفر لتاوان لخرابة أويك وأهديك دتوي رنمونيت كم رقات بشاندم إلى ربك بولاي پروردگارت فتخشى تالي بترسي. وأهديك دتوي رقات بشاندم رنمونيت كم إلى ربك بولاي پروردگارت فتخشى تالي بترسي. أو جار كدسيت لاي فرعون طبعا في دلي أمن پیغمبرم و خوا ناردومی و فرعون إنكاري دكا فأراه أو زاد بشان فرعوني ددات الآية الكبرى نشانة هرا قولك فأراه بشان فرعوني ددات موسى الآية الكبرى نشانة قولك يسيبو ريتيبو لقوسانك دستي پیشاندا کە داوای بەڵگەی لێ کرد کە گۆچانەکەی پیشاندا تەواو بوو بە مارێکی بە حەرەکە و جوڵە. فرعون چەند هەڵوێستێکی نوان. هەڵوێستی یەکەمی ئەوە بوو فەکەذەبە بە درۆی زانی یعنی گوتی تۆ پێغەمبەرنی. ئەم جار وعەسا سەرپێچیشی کرد لەوە کە خوای گەورە فەرمانی بە موسای کرد بوو دەمەوێت پاکت کەمەوە و ڕێنمونیت کەم ڕازی نەبوو فكذب بدروي زاني وعصى سرفيسي شكر. أو جار ثم أدبر عشان تشتي لموسى پیغمبر كردو يسعى بخيرايش شوينكي بزيهش لترسي معركي كبي وابو معركة قوتي ددا يا بي وددا. فكذب بدروي زاني وعصى سرفيسي كر ثم عشان أدبر بشتي لموسى كردو يسعى بخيراي روي. أو جار تيدي كي كرت طبعا ئەو بە یەک دقەی نەها زۆری پێچووە تاوشتانەی کردن فەحەشەڕە کۆی کردەوە خەڵک فەرمانی کرد کە خەڵکی ژێر دەسەڵاتی خۆی هەمووی بۆ کۆ بکرێتەوە. ئەو جار بە دەنگی بەرز فەنادا بانجی کرد فقال گوتی چی ئەنە ڕەبکم الئەعلا من پەروەردگاری هەرە بەرز و گەورەتان. فقال گوتی ئەنە من ڕەبکم پەروەردگارتانم. کام پەروەردگارە؟ الئەعلا ئەوەی کە لە هەموو پەروەردگار و خوایەکان بەرزتر و گەورەترن. ئەو بۆ خۆی نەوعێک بوو لە ئیعتراف کە خوای دیکەش هەن، بەڵام ئەوەی لە هەمووان گەورەتر و بەرزتر بە حسابی خۆی گوتی منم. ئەو جار خواچی لێ کرد فأخذه الله خوای گەورە سزایدا. طبعا دوای چەندان ساڵ داوەکردن و کەوتنە سیراع و چێبەرچێ و دژایەتی لەگەڵ موسا و شوێن کەوتوەکانی موسایدا. ئەو جار فأخذه الله خوای گەورە فرعونی سزادا بنكال الآخرة. نكال يعني بسزا وعقوبي دوا روجو وهروها والأولى سزاي دنياش بوسي آخرتك خستوتا بيش أولاكي خو يقمزار غرق بوا أو زار لقيامة إخوة سزاي داوا لبروي سزاي حقيقي سزاي راستقينا يقيامته دنيانيا
فأخذه الله خواهي قورا فرعوني سزادا وقرتي بنكال الآخرة والأولى بس زاي دواروشو وهروها بس زاي دنيا أجا خواهد فرم إن في ذلك بيقمان لو بسر هاتدا لو روداوي بين موسى وفرعون دا لعبرة چندان فندو آموشگاري هن اگر لي ورد ببيوا بلان بوچه لمن يخشى بو كسانك لخواهد ترسي بو كسانك كترسي خوان لدلدايا بويان دردكوي دقنا نتيجة كأنجام ستم ظلم خوب خوازانين جير كوتنو وقدالي خنكانو زليلبون لدنيا وهروها أنجام خوب خوا ساقرنو وقدالي خو دانا دستي خواش نتيجة كي سركوتنا اگر زمن و كاتي زورشي بيبتي إن في ذلك بيقمان لو بسر هاتدا لعبرة چندان پندو آموشگاري هن بلام لمن يخشى بو كسيك كالأخوا بترسي أو جار خواهي قولك ومالك بلغي عقلي لسر زندوبونوا جارشي ديكا بو بتپرستكان باز دكات خواهي قولك بپیغمبر دفر من ليان بپرس أأنتم ايوا أشد يعني تنترا بزحمترا قرسترا سخترا خلقا دروس كردنتان أم السماء يان آسمان كبناها كخواهي قولك لسر سري ايوا راي قرتو أو ببرزي دروستي كردو كاميا خود دروزبوني إنسان هزاران حکمت و وردیاتی تێدا بەکارهێنراوە و بەڵام ئەگەر بەراوردی کەی لەگەڵ دروستبوونی ئاسمان و دروستبوونی ئینسان و دروستبوونەوەی ئینسان سەهلترە بەڵام بۆ خوای تەبەن هەمووی وەکو یەکە ئەنتم ئێوە ئەشەد و خەڵقن بە زەحمەتترە دروستکردنتان سەختترە دروستکردنتان ئەمی سەما و یا ئاسمان کە چێ دروستی کردووە بە ئیعترافی کافرەکانیشان بەناها خوا دروستی کردووە بە بەرزی أو ذا رفع برزي كردوته وخواي قورة سمكها بالاي سن برزا بس خواه لزانه أو جار فسواها هرها موشي برا كدروس كردو برزي ونزمي ودرزو كليني كده دانية طبعا هر بحقيقيش نقل في الساوي إيما ليرا اگر بتسيو ويش آسمان هرها موش صافة تختة شوينك بسانتين نجل شوينك كده كبرسترنية رفع سمكها برزي كردوته بالاي كي بو برزي راي قرتو ببيو هيش كولا كيو كيلو جربي أو زار فسواها هره موشي بريكي بتختي دروس كردوا أو جار وأغتش ليلها أغتش يعني تاريخ كردوا شوكي شوي سرزوي إجير آسمان شوكي تاريخ واشي تاريخي دكا خوا بيقومان چون تاريخ دكري بيقومان بس وابو خوي دزاني وأغتش تاريخ كردوا شوكي أو جار وأخرج هناوش يدري هر لو ساعتانا ضحاها روناكي كي هندي تاريكي وهندي روناكي دكا تاريكي دكا أو بس بخواي دكري والأرض وهروها زويشي بعد ذلك دواي آسمان كان ودواي تاريك كردن وروناك كردن دحاها لبن بيتان دا راخستوا بك إفي خوتان هاتو سودا كانوا دينو دسن بسري دا والأرض بعد ذلك زويشي دواي دروس كردني آسمان كان دحاها يعني لبن بيتان دا راخستو أو جار أخرج منها هناوية يدري لو زوية ماءها أو ومرعاها وهروها لورقا يعني أوي كمروف جاندارا كان ليدا لورينو يعني سرچاوي بجيوي وجيانا كهر كامك هلا صورتكي كجباس مان كرد بتني باسيكي وخوايك بتواني أو دروسكا وبراوردي كالقل دروس بونوي زور سهلتر وآسانتر أخرج منها هناوية يدير لو الزاوية خواي قورا ماءها آوكي ومرعاها وهروها لورقا أو جوجيانيك مروف ديخواد يا جاندارا كان ديخو يكيشي ديك مخلوقات الدروس كراوة قورا كان كبتساوي سر ديبينين والجبال شاخة كان كأرساها خواي قورا بزاوي دا دايكتاو والليت برسيبان چه شاخة يدروس كردوا ببي سيودي دالي أخوا أي چه زندو دكاتوا ذكرب لي خوانات وانا زندوم كاتوا اگر ايمانت بوي هبنا والجبال ارساها شاخه كان شداك تاون متاعا لكم بوسودي ايوو ولانعامكم وهربو شاخينيا يعني برس كردنوي اسمان راخصني زوي تاريك كردن وروناك كردن و هنا ندري او لورقا دروس كردني شاخ همو اوانا بوتين متاعا لكم بوسودي ايوو ولانعامكم سودي اعزل كانت بەڵام تا قیامەتێ بەردەوام دەبن
بێگومان فإذا جاءت الطامة الكبرى هەر کاتێک هات طامة يعني کارەسات و ڕووداوە هەرە گەورەکە فإذا جاءت الطامة الكبرى كاتك هات ڕووداوە هەرە گەورەکە يومە لەو ڕۆژەدا يتذكر الإنسان بیری دەکەوێتەوە مرۆڤ ما سعى هەرچی کردوێتی ئەگەر نامەی کردەوەش نەبێ ئەوەی کە مەلایکەتەکە نووسیویانە و پیشانتی دەدەن پێشەوەی نامەی کردەوەکەشت پێ نیشان بدرێ هەر کە زیندوو دەبیەوە ئەو مێشکە فۆرمات کراوە وەک دەڵێ هەرچی کردوتە جارێکی دیکە هاتۆتەوە سەرێ هەر هەمووت بۆ خۆت وەبیر دێتەوە ئەگەر بۆیە دەفەرمێ کەفا بنەفسیکە اليوم عليك حەسیبە پێشەوەی نامەی کردەوەکەی بدرێتی ئەوڕۆ ئەگەر بۆ خۆت لەسەر خۆت ببی بە شاهید و چاودەر بەسە هیچی دیکەی ناوێ یەومە لەو ڕۆژەدا يتذكر الإنسان بیری دەکەوێتەوە مرۆڤ ما سعى هەرچی کردوێتی جا خەڵک دەبێت کە دوو بەش وبرزت الجحيم برزة يعني دهێنرێتە دەرێ دۆزەخ لمن يرى بۆ ئەو کەسانەی کە دەبێ بیبین و تەماشایکەن تاوانکارەکان خراپەکارەکان ئەوەی جەهەنەمی بێ دوای زیندوو بوونەوە هەر لە دەشتی مەحشەڕا جەهەنەمی دەهێنرێتە بەرامبەر و دەبێت لەوێ ڕابەردەوام چاوی لێبێ پێشەوەی بچێتە ناوی کە چۆن دەهێنرێت جەهەنەم دوای لە سوڕەتی دیکە دەیخوێنین کە 7,000 قفڵ و قولابی پێوەیە هەر قفڵ و قولابێک 7,000 مەلائیکەت گرتوێتی و ڕای دەکێشێ دەبێت چەند گەورە بێ بەس خوا بە خۆی دەزانێ وبرزت الجحیم دەهێنرێتە دەرێ دۆزەخ چونکە دۆزەخ لە قوڵاییدایە لە قوڵاییەکەی دەهێنرێتە دەرێ بۆچێ لمن يرى بۆ ئەو کەسانەی تا بیبینن یا بۆ ئەو کەسانەی کە دەبێ بیبینن جا تەماشایکەن ئەوەی دەستنە جەهەنەمێ دوو سیفەتە تەنها فأما من طغى هەر کەسێک یاخی بوو بێ لە ئەمری خوا دەرچوو بێ جا کوفری کردووە یان تاوان و گوناهی زۆر کردوون ئەوە سیفەتی یەکەم وآثر الحياة الدنيا هەڵی بژارد بێ ژیانی دنیا بەسەر قیامەت کە ئەوەیان زۆر خەتەرە بەڕاستی زەحمەت کەم کەس لێی دەردەچێ هەڵی بژارد بێ دنیا بەسەر قیامەتدا دنیای بەلاوە گرنگتر بوو بێ لە قیامەت خۆی زیاتر بۆ دنیا ماندوو کرد بێت تا قیامەت ئەو فإن الجحیم بێگومان دۆزەخ هي المأوى شوێنی مانەوەی بۆ ئەو کەسێ فأما من طغى ئەو کەسە یاخی بووە لە ئەمری خوا ئەو کەسەیەکە هەمیشە سەرزەنشتی نەفسی خۆی دەکات و ئیش بۆ دوای مردن دەکات وایە ئەی خراپەکار و وەک دەڵێ بەدبەخت کێیە ئەو کەسەیەکە بەدوای مفلیس ئەوەی بەدوای حەز و ئارەزوەکانی خۆی دەکەوێت یعنی لە هیچ حەزێکی خۆی واز ناهێنێ خۆزگەی ئەوە یعنی بەدوای حەز و ئارەزوەکانی خۆی دەکەوێت و خۆزگەش دەخوازێ لە قیامەتێ کام شوێنە خۆش و باشە خوا ئەوەی پێ بدە کە بە حەز و خۆزگە ئەوەن کەس ناگاتە باشتی يسألونك پرسیارت لێ دەکەن عن الساعة سەبارەت بە قیامەت ئەی محەممەد صلی الله عليه وسلم لێ دەپرسن ئەیانە مرسەها کەی دێت يسألونك پرسیارت لێ دەکەن ها کە باسی قیامەتی دەکرد خۆیان دەدەزیەوە دەیانگوت کەی دێ و قیامەتی تۆ باسی دەکەی پێغەمبەری زۆر جار صلی الله عليه وسلم حەزی لێ بۆ پێیان بڵێ بەشکم ئیمان بێنن بەڵام خوای گەورە ڕێی نادا يسألونك پرسیارت لێ دەکەن عن الساعة سەبارەت بە قیامەت دەڵێن ئەیانە مرسەها ئەو قیامەتەی کە تۆ باسی دەکەی کەی دێ خوا پێی دەڵێ فیمە ئەنتە چیت داوە سەرزەنشتە زۆرێک لە وەک دەڵێ لە بێقسەکردنی پێغەمبەرە فیمە ئەنتە تۆ چیت داوە من ذیکراها لەوەی کە باسی کاتی هاتنی قیامەت بکەیت فیمە ئەنتە تۆ چیت داوە یعنی تۆ ئیشی تۆ نییە بەدوای ئەوەدا مەگەڕێ من ذیکراها کە باسی کاتی هاتنی قیامەت بکەیت فیمە ئەنتە تۆ چیت داوە من ذیکراها لەوەی کە باسی کاتی هاتنی قیامەت بکەیت ئەتۆ یەک شتیان پێ بڵێ ئیلا ڕەبیکە بۆ لای پەروەردیگارتە منتەهاها کۆتایی و گەڕانەوەی هەموو دروستکراوێک تەنها ئەوەندەیان پێ بڵێ نەتیجە و سەرنجام هەر هەمووی دەچێتەوە بەردەستی خوا چاک بی هەر دەچێەوە لای خوای خراپ بی هەر دەچێەوە لای خوای چاکە بکەی هەر دەیبینیەوە خراپە بکەی هەر دەیبینیەوە ئینەما ئەنتە بێگومان تۆ تەنها منذر ئاگادارکەرەوە و ترسێنەری من یەخشاها ئەو کەسانەی کە لە قیامەت دەترسن لە دوا ڕۆژ دەترسن جا خوا دەفەرمێت کەئەنەهم شێوەی ئەو بێباوەڕانە یەومە یەڕەونەها ئەو ڕۆژەی کە قیامەت دەبینن کە دوا ڕۆژ دەبینن وەکو چی وایە وەکو ئەوی وایە لەم یەلبەثوو نەما بنەتەوە لە دنیا ئیلا عەشیەتەن تەنها عەشیە ئێوارەیەک ینی بەینی عەسر و مەغریبێک ئەو ضوحاها یا سێشتەنگاوێک
كأنهم شێوەی ئەوان يوم يرونها ئەو ڕۆژەی کە قیامەت دەبینن و چاویان بە قیامەت دەکەوێت وەکو ئەوەی وا لەم يلبثوا نەما بنەوە إلا عشية تەنها ئێوارەیەک ئەو ضحاها یا چێشتەنگاوێک نەبێت. صلى الله عليه وسلم.